سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ باسکردنی هەموو کۆرنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بزانین ئاخۆ بە زانکۆڵایەن پارالێل ئێواران کۆنمرەکانیان چەند بۆ چۆنی وەرگرتووە ئەوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی زانیاری تا کۆتایی ڤیدیۆ لەگەڵمان بن بۆ ئەوەی بە وردی زانیاریەکان وەربگرن. خۆشەویستانم لەم ڤیدیۆیەدا ئێمە باسی کۆلێژی زانستە پراکتیکەکان لە هەڵەبجە ئەکەین بۆ ئێوەی خۆشەویست بۆ ئەوەی بزانین لێرەیە کەمترین کۆنمرەی وەرگیراویان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەندە تاوەکو ئێوەی خۆشەویست لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین کۆنمرەی ئەم بەشە بزانن. خۆشەویستانم لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لە یاد مەکەن تاوەکو ئەوانیش سوود لە کەناڵەکەمان ببینن. خۆشەویستانم بەشەکانی کۆلێژی زانستە تەکنیکە پراکتیکەکان لە هەڵەبجە بریتیە لە زانستی تاقیگەیی پزیشکی کە زانکۆڵاینی پارێزگا 88 و گشتەکەی 92.391 پارالێلی پارێزگا 81.595 و گشتەکەی 90.4 و دووەم بەشمان بریتیە لە کارگێڕی پرۆژە کشتتوکاڵیەکان کە زانکۆڵاینی پارێزگای 67.03 و گشتێکی 67.03 واتە بە هەمان کۆنمرە وەرگیراوەتەوە. پارالێلی پارێزگا 54.104 و گشتێکی 56.6. کۆتا بەشمان لە کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکان لە هەڵەبجە بریتیە لە زانستی خۆراک و کۆنتڕۆڵی جۆری بەشی زانستی وەرەگرێت و زانکۆڵاینی پارێزگای 62.8 و گشتێکی بە هەمان کۆنمرە. پارالێلی پارێزگا 53.6 و گشتێکی 58. ئەوەی لەم ڤیدیۆیەدا بۆ ئێوە خۆشەویست باسمان کرد بریتی بوو لەو کۆنمرانەی کە لە کۆلێژی زانستە تەکنیکە پراکتیکەکان لە هەڵەبجە هاتۆتەوە ساڵی پار بۆ ساڵی خوێندنی 2022-2023. خۆشەویستانم لێرەیە حەزەکەم شتێک ڕوون بکەمەوە کە ئەویش بریتیە لەوەی لە هەندێک کۆلێژە پارێزگا و گشتێکەی چ بە پارالێل چ بە زانکۆڵاین هەمان کۆنمرەیە. ئەویش لەبەر ئەوەیە ئەو بەشە تەنها لەو کۆلێژە لەو زانکۆیە هەیە و لە هیچ شوێنێکی تر نییە وەکو هاوکاریەک بۆ ئەو کەسانێ کە ئارەزومەندن لەو بەشانە بخوێنن بە تایبەت ئەوانەی کۆنمرەکانیان تۆزێ نزمە بۆ ئەوەی کەسێک لە شاری دووەکۆ نەتوانێت یان با بڵێ نایەوێت بە پارالێل بێ بە زانکۆڵاین کۆنمرەکەی بە شێوازێکدا ئەنەن تاوەکو تۆزێک تەماح بیگرێ و بتوانێت ئەو بەشە پڕ بکاتەوە چکە خۆی حەزی پێیەتی و ئەوێ لەوێ بخوێنێت بەڵام ئەگەر بە پارالێل بێت ڕەنگە توانای نەبێت بۆیە کۆنمرەکانیان هاوشێوە کردوتەوە. بە هیوای ئەوەی ئەوانەی لەم ڤیدیۆیەدا و لەم بابەتانەیە بۆ ئەوەی خۆشەویستمان باس کرد سوودتان لێی بینی بێت تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرم ئێوەش بتوانن بە شێوازێکی ورد هەڵبژاردنەکانتان بکەن. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن.